ئەمە دیمەنی ڕۆیشتنە بەرەو ڕۆژئاوا، ئەو دیمەنەیە کە کوردان ئەیانەوێت پشتگیری لە ڕۆژئاوا بکەن. ئەمە دیمەنی ئەو ساتەیە کە لە شاری سلێمانیەوە گەنجان و لە ژنان و لە پیاوانیش پێکەوە ئەچن بەرەو ڕۆژئاوا لە ڕێگەی پاسانەوە کە بۆ پارێزگاری لە کوردانی ڕۆژئاوا لەو خاکەی کە هەیە. ئەمە دیمەنەکانی ئێستایە کە پەیتا پەیتا لە گەنجان دێنە ئێرە، لە گەنجانی ڕۆژئاوای دانیشتووی پارێزگای سلێمانی لە کوردانی باشوور کە چەندین دیمەنی جیاوازی تێدایە کە لێسادا ئەوان ماڵاوایی دەکەن و دەچنە ڕۆژئاوا. ئەمە دیمەنەکانی ئێستایە کە چەند پاسێک لێرەن بۆ ئەوەی ماڵ ئاوایی بکەن لە کەسوکاریان. ئەمە دیمەنەکانی ئێستایە، دیمەنەکانی چەندین کەس لێرەن بۆ ئەوەی کە سڵاو لێبێ چۆنی؟ سپاس. لە چۆ هاتووی؟ لە چۆ ئەچی بۆ ڕۆژئاوا؟ خەڵک کوێیت؟ ئەم دەچین ڕۆژئاوا، ئەمخوا خەڵکە ڕۆژئاوانە. ئەم بووە و شارێک سەر ڕۆژئاوا دێ سەر کۆبوونی حەسەکە دەتێ ئەمێ هەرن پشت لەشگەرێ خۆ و پشت قووەتەخوا بساکن ئەم نێنە ئەو ێریشێن چاتان سەر ملەتێ مە و سەر ناموسە مەدەوارێ بژی بەرخۆدانە قەسە دێ بژی بەرخۆدانە یەبەکە و بژی بەرخۆدانە پێشمەرگۆ. دەستەکانێ خۆش بێ. ئەوەی کە هەیە ئەمە دیمەنەکانی ئێستایە، دیمەنەکانی بەرخۆدانی گەنجانی کووردە. ئەمە کە لێرە ئەوان کۆبوونەتەوە لە سەرجەم ناوچەکان کە لە سەرجەم ئەو شوێنانەی وەکو شاری سلێمانی کە لە خەڵکی ڕۆژئاوان، خەڵکی باشوورن، خەڵکی ڕۆژهەڵاتن، لێرەوە خۆیان کۆکردوێتەوە ئەچەند بەرەو ڕۆژئاوا بۆ پارێزگاریکردن لە خاچی نیشتیمان. بۆیە نیشتیمان شیرینە، ڕەگە کەسانێک هەبێت کە دڵیان لێ بڕەنجێ، بەڵام قەت شیرینیەکەی لە یادیانە ناچێت، قەت شیرینی نیشتیمان لە یاد ناکرێت. بۆیە هەمووان گیانی خۆیان فیدای ئەم نیشتیمانە ئاکەن.